لەسەر عەرەبانەیەکی بچووک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خەریکی فرۆشتنی چەند کەلوپەلێکی وردەیە. ئەو شکار عوسمانە. شکار دوای 20 ساڵ خوێندن و خولیای بۆ ئەو بەشەی پسپۆڕی تێدا بەدەست هێناوە نەیتوانیوە بۆی ببێتە سەرچاوەی داهات بۆ ژیانی. لەگەڵ ئەوەی شکار دەرچووی بەشی کۆمەڵناسیە و خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە، بەڵام بە ناچاری و لەبەر نەبوونی هەلی کار پەنای بردۆتە بەر عەرەبانە دەستیەکەی تا لە ڕێگەیەوە بتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکات. لەبەر ئەوەی کە ئەم هەلیکارە بۆ ئێمە ئەوە نەکەمە خوێندنەکە هیچ ئیسپاتی یەکمان لێ نەکردووە. ئەو 20 ساڵە ئەو 22 ساڵی کە چەند ساڵی ئێمە خوێندومانە خوێندەکەمان هەر بە زیار ڕۆژوە تەنیا بۆ ئەزمونێکی بۆ ژیانی خۆمان هەبوو لێوێ فێر بووین. ئەجناوەکو دەرفەتی کارکردن هیچ دەرفەتی کارکردین بۆ ئێمە دروست نەکردووە. ژێوی ژیانی من هە لەسەرم ئیشەی ئێرەیە و داهاتی ماهانگانەشمان بە پێم ئیشەی ئێرە ئەگاتە $200 بۆ $250. یعنی هەر نزیکی 400,000 بۆ 450,000 نزیک بێتەوە. بێکاری لە هەرێمی کوردستان تەنیا دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی نەگرتوێتەوە، بەڵکو هەزاران گەنج لە ئێستادا بێکارن کە لە پاڵ کێشەی ئابووریدا هۆکارێکە بۆ دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی. دیارترینیشیان زیادبوونی دیاردەی کوشتن. ئەم هۆکاری کوشتن و بڕینە لە چیۆ دروستە بێ؟ لەوە دروستە بێ کە گەنجەکە بێکارە بەجددی هیچ شتێک نییە خۆ پێ مەشغوڵکە. ئەمە مۆبایلەکەی کە بەدەستێتی و خەریکی چییە؟ خەریکە مۆزوعانەیە بە دوای مۆزوعانە ئاگەڕێت. ئەگە بێنینە بازارەوە بۆ نمونە کەسابەتێ بکە بژێوێکی ژیانی هەبێت خۆی مەشغوڵکە بە بژێوی ژیان و بەکار و کەسابەتەکەی بیر لەو شانە ناکاتەوە. وەزعی گەنج ئەتوانم بڵێم لەم کاتەیە لە خراپترین ئاسیتەیە. هۆکارەکەشی کە ئیشیان دەست ناکەیان کە ئیشیشیان دەسەکەی بە پارەی کەمتر ئیشیان دەسەکەی. مەسەلەن ئێستا من خوێندنم تەواو کردووە لە وارەکەی خۆما ئیش ناکەم. هۆکارەکەی ئەتوانم بچم لە شوێنێکا دەوام بکەم لەوانێ 300,000 باتێ. 300,000ەکە تۆ فەرموو ئەی بەچی. ئەگەر شکار لە سوچێکی بازاردا توانی بێتی کارێکی بچووک بۆ خۆی پەیدا بکات، بەڵام هەزاران گەنجی هاوشێوەی شکار بە ئومێدی سەرچاوەیەکی داهاتی خۆیانەوە ڕۆژەکانی ژیانیان دەژمێرن. ئەوەی کە شەهادەی نەبوو بێ ڕەنگە کۆنتە ئیشێکی کرده بێ شتێکی بۆ خۆی بنیاد نەبوو بێ، بەڵام ئەو گەنجانی کە شەهادەیان هەیە مانای وایە 20 ساڵ خوێندوویانە ئەوان هیچیان بۆ خۆیان بنیاد نەناوە. یعنی ئێستا من ئەڵێم شانسم هەیە کە ئەم ئیشەشم دەستکەوتووە لێرەیە. زۆر گەنجمان هەیە شەهادەیان هەیە و شەهادەشیان نییە و ئەم ئیشەشیان هەردەست ناکەوێت. پەرلەمانتارێکیش دەڵێت لەگەڵ زیادبوونی داهات لە هەرێمی کوردستان، بەڵام حکوومەت نەیتوانیوە پرسی بێکاری چارەسەر بکات و چەند پێشنیارێک بۆ چارەسەربوونی کێشەکە دەخاتە ڕوو. بێکاری کێشەکە تەنها ئەوە نییە گەنجێک پارە لە گیرفانیان نیە یا هاو بێکارەکە پارە لە گیرفانیان نیە، بەڵکو کێشەی تریش بە دوای خۆیانێ وتوانم بڵێم سەرچاوی بەشێکی زۆر لە کێشە کۆمەڵایەتیەکانیشە. لە بواری تەندروستی، لە بواری پەروەردە حکوومەت پێویستی بە دەستی کار هەیە، مەفروض وایە لەوێ ژمارەیەک لە گەنجان دامەزرێنێ و دەرچوانی زانکۆ دامەزرێنێ و پاشان ئەبێ پرۆژەکانیش دامکە بۆی پرۆژەکانیش بەگەڕ بکرێنەوە و گەنجان لەوێش کاریان دەستکەوێ. پاشان ئەبێ سیاسەتێک لەگەڵ بێگانە سیاسەتێکی دروست بگرێتە بەر لە وڵاتانی دوورەوە بەناوی ئەوەی کۆمپانیایی تایبەتمەندن یا تواناییەکی تایبەتیان هەیە بەبێ فلتەر و بەبێ هیچ چاودێری و بەبێ هیچ بەرنامەیەکی حکوومەتیان لێرە گەنجەکە ئێمە بێکارە بێ. بەپێی ئامارەکان لە ئێستادا نزیکەی 617,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا بێکارن. لەو ڕێژەیەش 93,000یان گەنجن کە زۆرینەیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن. لەگەڵەوەی ساڵانە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان دەردەچن، بەڵام بەهۆی نەبوونی هەلی کار ناتوانن سوود لە پسپۆڕیەکانیان ببینن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.